ئاچان ئەوداڵی ناسکە بارخێک کریسان چۆڵ لە شوێبیانە بارخێ ناسک بخاتە باردەس وەرنەوە بۆ مەڕووبەرخی جوان مەڕی سر بڕا و مەڕی زیندومان لایە بزنی عەرەبی و بزنی هندیشمان لا دەست دەکەوێ وەفا ئەزیزگیان هاو 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 برخی ماسک و قابل بە تۆیە ڕەئوف مانگێکە چاوەڕێی تۆیە جا تۆ هەرایە کەناوە تۆ خۆم لێبوو بە میسی و کریستیان لە خۆم بایی بووم وەمزانی سوپەڕاتریکم تۆمار کرد ئەوداڵی بارخێکەمەونە ناسک بێ گۆشتی بە کاڵی بخور ئای برخی ناسکی و ئام لەلایە گۆشتەکەی وە کیلۆ باترایە وای کە نازدار بارخ لەوە ناسکتر دەست ناکە خوا بازار بە ئاسیسک خوا حافیز ئاتەسوێ نار دەستم بە دامێنە تەواو